من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی پەروەردگاری باڵادەستی جیهانیان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و ڕۆژ و گرانی خۆشەویست. بەرنامەی بەخشین بە هاوکاری و دەستگیرەکانی ئێوە لە مانگی پڕخێر و بەرەکەتی ڕەمەزاندا لە چەند پرۆژەیەکدا بەردەوامە. ئەمڕۆ بەرنامەی بەخشین بە مەبەستی بەسەرکردنەوەی هەژاران و نەداران لە شاری هەڵەبجەی شەهید 100 خانەوادەی هەژار و نەدار بەسەر دەکاتەوە و خۆراکیان بەسەر دابەش دەکات. بابزانین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە ئەمڕۆ لە شاری هەڵەبجە ئەتوانێت چەند خانەوادە دڵخۆش بکات و دوعای چەند کەس ئاڕاستەی ئێوە بکرێ و ماڵی چەند کەس بۆ چەند ڕۆژێک ئاوەدان بکرێتەوە. چەند ساتێک لەگەڵمانە بن. زۆر سپاسی ئەو کەسانەیەکەم کە هاوکاری و یارمەتی خەڵکەکان هیوادارش بەردەوام بێ هاوکاریە زیاتر دڵی خەڵک خۆشکن. زۆر فەقیر و داماوە هەیە پێویستی بەم هاوکاریە. زۆر سپاسانەکەی خوای گەورە یارمەتی و هاوکاریتان بکە بەرەکەت بخاتە ڕزق و ڕزقیتانە و زۆر سپاسی بەرنامەی ئێوەی شەکەین بەرنامەی بەخشین کە هاوکار و یارمەتی دەری ئەم خەڵکن کار ئاسیانەکەن بۆ خەڵکە. زۆر سپاسانەکەین خوای گەورە بکا بە ئەجری قیامەتتان. بسم الله الرحمن الرحیم. بەخێراتنی بەرنامەی بەخشینەکەین کە ماڵیان ئاوەدان بێ و خێرخوازانیش ماڵیان ئاوەدان بێ کە هاوکاری ئەوانەکەن و ئەوانیش سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان فەقیران و هەژاران و نەخۆش و دەردەدار و ئەوانەی کە کێشە و مشکیلیان هەیە بە پێی توانای خۆیان دەچن بەهانیانەوە ئەمڕۆژ ڕویان ناوە لە شاری هەڵەبجەی شەهید زۆر بەگەرمی بە خێراتنیانەکەین کە ژمارەیەکی زۆر دیار و بەرچاو خەڵکی فەقیر و هەژار و نەدار و دەستکورتی تێدایە کە مەجموعەیەک خواردنیان هێناوە کە ئەو خەڵکە فەقیر و هەژارانە بۆ جەژن سفرەیان ئاوەدان بێ و ینی ئەمە کارێکی زۆر باشە. جا داوا دەکەین لە خێرخوازان خێر و بەخشینەکانیان بگەێنە دەست ئەو برا بەڕێزانە لە بەرنامەی بەخشین ئینشاءڵڵا بە ئەمانەتەوە دەیگەێنە شوێنی خۆی و لە دنیاش و لە قیامەتی شاجێ دەگرێ بۆیان و زۆر زۆر دوعای خێرمان هەیە بۆ سەرجەم خێرخوازان و ئەم برا بەڕێزانەش کە ماندوونە نەسانە بە شەو بە ڕۆژ لە خەم خواردنان و لە هەڵدانان بۆ ئەوەی ئەو ئەمانەتەی کە دەگاتە دەستیان بە وەکو خۆی بیگەێنن بە شوێنی خۆی. زۆر دەستخۆشیمان هەیە بۆ هەموو لە خوای گەورە پاداش خێری هەموو لە بداتەوە. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 11 0 961 35 0 750 723 25 55. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا خێراتنانەکەم بۆ ئەم کارە خێرخوازیە لەوەتەی کە بەردەوام لەسەری خوا بەردەوامیتان پێ بەخشێ و بەڕاستی فەقیران و هەژاران بەسەرەکەنەوە خوا ئەجرتان بنووسێ لە دنیا و لە قیامەت ئینشەڵڵا. خوا پاداشتان باتەوە. خوای گەورە سەفرازی دنیا و قیامەتتان کا و خوای گەورە واوکە لەم پرۆژەیە بەردەوام بێ هەتا سەر. داوا لە خێرخوازانیش دەکەین بە هەموو شێوە هاوکاری ئەم پرۆژەیە بکەن و لەبەرەوەی ماڵە فەقیرەکان و هەژارەکان بەسەرکەنەوە. بەڕاستی ئەوە هینێکی زۆر باشەکەن. ئەنی ئەم کارەکەن هەموو فەقیران و هەژاران مێدان بەخوا هەیە و بەم پرۆژەی ئێوە ئینشەڵڵا بەردەوام لەسەری و خوای زادان باتەوە. بەڵێ زۆر زەرورە لەبەرەوەی ماڵی وا هەیە توانای نییە ینی ئیفتاری ڕۆژێکی هەبێ. ئەوە نە فەقیر حاڵە و بەڕاستی لە ڕووی مادی زۆر کەم دەزە. بەڵام ئەمە بەڕاستی ئومێدێکە بەخشێ بە موسڵمانان و بە فەقیر و هەژارانە. خوای گەورە پاداشتان باتەوە.
نەوەڵا هیچ کار و کەساباتیان لێنە مەعاش باوە نە هیچ باوە نەکرا هیدی دەشت باوە لە هیدی معاش با هیچ لە باوە خەڵکەکە زۆر فەقیرە زۆر احتیاجە زۆر محتاجە خوا لە ئێوەش بەزیاکە خوای گەورە یاربەتی ئێوەش بدا بە خاتری گەورەی خۆ یاربەتیتان بگا و خوای گەورە لەسەرتان و ئیشەڵە کە لا لە فەقیر و لە هەژارەکەنەوە دەست ڕاکێشن بە فەقیر و هەژار والله لەخوا بەزیاوی گشتی دوعای خێرتان بووەکە هەر هەمووی دوعای خێرتان بووەکە داوای سپاستان لێەکە ئیشەڵا بێەوەی هون بە پشتی خوای گەورە. لە لای دەستکورت و لە لای ئەم شتانە یاڕەبی خوا لێیان وەزیاڵکە خوا لێیان وەزیاڵکە خوا پایە بەردیانکە خوا لە ئێمەیان نەسێنە یاڕەبی. وەڵی ژیانی هەمووی ناڕەحەتە هەمووی ژیانی ناڕەحەتە نەکە سابەت ماوە نەکار ماوە نە هیچ شتێ نەماوە براکەم بەس لەخوا بەزیابێ ئەم خێرخوازانە زۆر باشن بۆ خەڵق زۆر باشن ئیسە من حالیان خۆم هەتیوم هەیە بەس لەخوا بەزیابێ ئەلحەمدوللا سپاس بۆ خوای گەورە ئەم خێرخوازانە هەن دەی سپاسیەوەکەم دەستان خۆش بێ یاخوا براکەم لەشتان ساق بێت یاخوا. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. ساڵ خەڵک ژانی چۆنە وەزعی دارایی چۆن ژیانی خەڵک ئەگەر تا بڕێ خراپ هەتا بڕێ خراپە ئێستا یەکێکیان من ئەوە 11 مانگە بێوەژنانم هەیە بەخوا هیچ مەعاشێترم نی 11 مانگە دینارێکیان نەداومەت. ماڵتان ئاواوێ بەشی خێرخوازان خوازیاوی کە بەشتان نەبڕێ ماڵتان ئاواوێ خوا بەشتان زیاوکە خوا خێرتان قبولکە خوا دەستان خۆشکە ماڵتان ئاواوێ زۆر سپاس. بەناوی خوای گەورە دیارە ئێمە ئەمڕۆ لە درێژەی کار و چالاکیەکانی بەرنامەی بەخشین کە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئەمساڵ هەڵمەتێکی تەوزیعکردنی خۆراک لەو قەیرانی دارایی و نەبوونی داداریە ئەوە ئەمڕۆ بۆ دووهەم جار دابشکردنی 100% خواردن کە پێک دێ لە ئەو پێداویستیانەی ماڵ ئەو 100% دابشکراوە بەسەر خەڵکی نەدار و بێوەژن و فەقیر و هەژارانە و پێشتریش لە وەجبەیەکەما 125 حیسەی ترمان دیسانەوە هەر بە هەمان شێوە تەوزیع کردو بەسەر هەژاران و نەدارانی شاری هەڵەبجا و لێرەوە سوپاسی هەموو ئەو خوا پێدا و دەوڵەمەندانە دەکەین کە دەست یارمەتی بۆ بەرنامەی بەخشین درێژەکەن تا بەرنامەی بەخشینیش بتوانێت بەو شێوەیە بەسەر هەژاران و نەدارانە دابەشی بکە و ئومێدمان وایە بەرنامەی بەخشین ئینشاءڵڵا زیاتر بتوانێت بەردەوام بێ بۆی بتوانین زیاتر هاوکاری خەڵکی فەقیر و هەژار بکەین لە هەموو چین و توێژەکانی خەڵکە وەک لە ڕابردوو کرا ئینشاءڵڵا بتوانین لە داهاتووش هەر بەردەوام بیت. ئێمە پێوەمان تەنها ئەوە بوو هەژار و فەقیر بێ باوک بێ هەژار بێ کرێکی بێ ئەوانە تەنها پێوەری ئەمە ئەوە بوو. وەڵا الحەمدلە زۆر باشە چونکە ئەمڕۆ ڕاستە ڕەنگە خواردنەکە کەم بێ شتەکە بەڵام لەبەرەوە وەزعەکە زۆر ناخۆشە خەڵک لە وەزعێکی نەدارایی خراپدایە لەبەرەوە خەڵکی استیجابەی باشەوە مە زۆر خۆشحاڵین زۆر سپاسان دەکەین. هاوکاری و کۆمەچی و دەستگیریەکانی ئێوە لە ڕێگەی پرۆژەی دابشکردنی خۆراک بەسەر هەژاران و نەداران و منداڵانی بێباو ئەمڕۆ لە شاری هەڵەبجا
زیاد لە 100 خانەوادەی هەژار و نەدار و منداڵی بێباوکی دڵخۆش کرد. بەرنامەی بەخشین لە چەند پرۆژەیەکدا ئەمساڵ توانی لە خزمەتی هەژاران دابێ. یەکێکیش لە پرۆژەکانی بەرنامەی بەخشین بەهۆی قەیرانی داراییەوە بریتی بوو لە دابەشکردنی خۆراک. سوپاس بۆ خوای پەروەردیگار، سوپاس بۆ هاوکاری و کۆمەچەکانی ئێوە. تا ئەم ساتە وەختەدا ئێوە توانیتانە لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە 5,000 خانەوادەی هەژار و نەدار و خاوەن پێداویستی تایبەت دڵخۆش بکەن بە دابەشکردنی خۆراک بەسەریاندا. ئەو چەند ڕۆژەی ماومانە ومێد دەکەین ئەوانەی کە تاوەکو ئێستا نەیان بەخشیوە، ئەوانەی کە تاوەکو ئێستا بیریان لەوە نەکردوێتەوە ماڵێکی هەژار و نەدار دڵخۆش بکەن، داوایان لێەکەین وەک خوشک و براکانیان هاوکاری و کۆمەچەکانیان بگەن لە لیژنەی بەرنامەی بەخشین. بۆی ئێمەش ماندوونە ناسانە ئەو خەڵکە هەژار و نەدار و منداڵە بێباوکەی کەماوە بتوانین دڵیان خۆش بکەین و لەگەڵ ئێمە و لەگەڵ ئێوەدا لە جەژنە بەزە لەسەر لێوانیان ببین و دڵخۆشی منداڵەکانیان وەکو دڵخۆشی منداڵەکانی ئێمە و ئێوە بێت. سپاس بۆ هەم ئەو کەسانێکەوە هاوکارمانن لە سەرخستنی پرۆژەکانی بەرنامەی بەخشین لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان. تا بەرنامەیەکتر پێتان شاد دەبینە بەخوای پەروەردگارتان ئەسپێرین. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.